ئاگادار بووین کە لە یەکێک لە پارکەکانی شاری هەولێر سینەمایەکی جیاواز کراوەتەوە ئەویش سینەمای کراوەیە کە لەم سینەمایەتدا خەڵک ئەتوانێت بە دڵی خۆی دابنیشێ سەری فیلم کە و هەر شوێنێکی بێت دابنیشێ ئینجا لەگەڵ خۆی قاپێک یاپراخە بات یاخود گەنمە شامیە بە بە ئیسراحەتی خۆی دانیشێ و سەیری فیلمەکە ئەنجا لەگەڵ ما بمێنن با بڕۆین پێکەوە ببینیم زانین جیاوازی ئەم سینەمایە لەگەڵ سینەمای ئاساییدا چییە. ئێستا محەممەد فارس خاوەنی ئەم بیرۆکەیە لەگەڵمانە کاک محەممەد سڵاوت لەبێ ئەنجا تۆ بەشی پزیشکیشت تاڵ کردووە کە چی ئێستا خەریکی ئەم کارەی چۆن بوو بڕیارەدا بیرۆکێکی لەم جۆرە جێبەجێ بکەی لە شاری هەولێر ئەمە حەزمان لێ بوو کە پرۆژەی نوێ بینینە هەولێر ئەو پرۆژەیە لە عراق نەکرا بوو ئەمە دائما لە دوو ئەوەی نەکە پرۆژە و بیرۆکەی نوێ بینی نێرە بکەین ئەمە کۆمەڵە گەنجێکین کە فکرمان لەو ئەنجامدانی ئەم ساڵا چێ کردەوە کە بۆ مان 14 ڕۆژ بوو لە پارکی بیکەن دەماویست خەڵک لە پاڵ ئەوەی کە چێژ لە فیلم دەبینی چێژ لە سروشت و خواردن و خوانۆش ببینیتن کە دێ بۆ ئێرە بۆ سەیری فیلم کاتن چێژ لە سروشت و خواردن و خوانۆش خۆت حەزت لە سێرکردنی فیلمە زۆر یان یەک لە بیرۆکانی کە لێرە ئەو لۆمان بیرۆکەمان لۆ هات زۆر فکرە بوو زۆر پرسیار بوو لۆمان دروست بوو کە خەڵک تەماشا فیلمی دەکات چ بکەین لە ئەوەی باشتر بیتن ئەو پرۆژەماندانا ینی لە شوێنەکە بوو یانیش لە ئەو کەس خواردن و خواردنەوە بخواتن لێرە شوێن سینەماکانی تر ئەو شتەیە قەدەغەیە نایە لە مەدڵی خۆت خواردن و خواردنەوە باشە پێشوازی خەڵک چۆن بوو ئەمە سەرەتاکە و بیرۆکەماندانا گوتمان لەوان نییە بیرۆکەکە لەگەڵ فکرکردنەوەی ئێرە زۆر نەگوجێ بەزەخوا بە زاری زۆر زۆر باش بوو باشە ئەی فیلمەکان چین کە نمایشیانەکەن ئەو فیلمانەی کە تازە لە هۆلیوود و لە سینەماکانی گیان نمایشەکرا یاخود هەر فیلمێکە خەڵک پێی خۆش بێ ئیما عادەتەن کە ئەو فیلمانە هەڵەبژێرن ئەو فیلمانێک کە ڕیتینگیان بەرزە یان ئەو فیلمانێک کە خەڵک حەزی لێیە شەر نییە فیلمە نوێیەکان بیت ئێستا ئەوەی کە فیلمە کۆنەکان خەڵک حەزی لێ دووبارە تەماشا کاتەوە بۆ منەوە فیلمەی پشتمانێتەوە هێگە لە فیلمە کۆنەکان فیلمە کۆنەکانە بەزانی ئەوەندەی کە خەڵک حەزی لێ سەری ئەو فیلمانە بکە ئەوەندە خەڵک لەو فیلمە نوێیەکان نایەتن لێ ئەمەشکە هەفتەی یەکەم لیستی فیلمەکان نوێیەکانماندانا لیستی دووەم فیلمە باشەکانماندانا کە فیلمە کۆنەکان بوو هەفتی دووەم زۆر زۆر باشتر بوو لە هەفتەی یەکەم ئەین لێ قەرارمان دەکا فیلمە باشەکان هەڵبژێری نەکرد لەسەر فیلمە نوێیەکان قەرار دەکەین. ئەنجا بەم شەوە لەم پارکە بۆ سەیری سینەما زۆر گەنج هاتوون سەیری فیلمەکە بکەن فیلمێکی کۆل نمایش کراوە بەڵام دیارە بینەری زۆرە ئەنجا ئێستا کەسێکم لەگەڵایە کە فیلمەکەی بینیوە و هاتۆ سەیری فیلمەکە بکاتەوە دووبارە ئەویش کاک محەممەدە بەخێر بێت هەستت چۆن بوو کە فیلمێکی لەم جۆرت بینی لە ناو باخێک و شوێنێکی کراوەیە هەستێکی زۆر خۆشە چکە تو کاتێک سەیری فیلم دەکەیت لە هەر شوێنی شتربی لە ماڵەوەبی هەز دەکەی لە چوار دوار سەیری دەکەی بەس ئێستا لێرە ئەمن لە کەشێکی خۆشدا دەتوانم چێژ لە سروش دەبینم بێجگە لە سروشتیش دەتوانم چێژ لە با بڵین فیلمەکە خواردن و خواردنەوە و شوێنی دانیشتنم چکە من ئێستا لە هەر سینەمایەکە کە بچم سیر بکەم ئەتوانی بەس گەنمە شامی بەری بەس گەنمە شامی و کورسێکی باڵی دانیشتنە بەس ئەم لێ دەتوانم پاڵدەمەوە دەتوانم یاپراخ بەری یاپراخ بەرم بریانی بەری حەزم لە قاوە بێ دەتوانم قاوە ببەم حەزم لە کێک دەتوانم کێک ببەم وابزانم ئەوە شیان وت گوتیان ئەگەر حەز لێبی بە خۆ دەتوانین خواردی لە ماڵەوە بینی یعنی هەموو بابەتەکە خواردنە بە خۆ دەزانی کەسێکی قەڵە و بابەتی خواردنە بە پێویست تێزانی سینەمایەکی لەم جۆرە بۆ کوردستان کە من وەکو فانێکی فیلم حەز دەکەم بە هەموو شێوەیەک سەیری فیلم بکەم ئێستا زیاتر بە خۆم لە ماڵەوە سیر دەکەم یانیش لە سینەمایەکان بەس لەبەرەوەی سینەمایەکان هەموو یەک شێوەیە هەمووی باڵنکە سیر دەکەی هەرواز دەکەی لە ژێشی داخراوی ئەوە فکرێکی زۆر زۆر باش بوو چکە بێجگە لە فیلمەکە کە متعال لە فیلمەکەی دەبینی فیلمەکی باڵێن بەهێزبی ئەتو متعال لە شوێنی خۆشت دەبینی لە شوێن دانیشتنت و لە خواردن خواردنەوەکانیش هەم چێژ دەبینی. کانێکیان تۆیەکی لەو کەسانێک کە وەکو بینەر هاتووی بۆ ئێرە ئەمجا چۆن بوو زانیت کە سینەمایەکی لەم جۆرە هەیە لە پارکێکی هەولێر وەڵای کچی پێکم بە منی گوتیە و ئۆپنەر سینەما هەیە لە کوردستان یەکەمی شەریانی لە هەموو کوردستان کە شتێکی وا بکرابێتەوە ئینجەمیش لە ئینستاگرام تمەشام کرد گوتم وەڵای شتێکی خۆش دیارە با بڕۆین
پێشتر لە وڵاتەکانی تر شتێکی لەم جۆرەت بینی بوو؟ وڵای سەفری مۆڵدیڤم کرد بۆ ئەو ساڵ ئینجا هەبوو شتێکیوە بەس پێران نەگەیشتین بڕۆین لە بۆ ئەو پنێرەکە هەنجە گوتم لە ژیانم هەر دەبێت جارێک بڕۆمە شتێکیوە پێشنیارێکی بۆ هاوڕەکانی ترت بۆی بێن سەرێکی سینەمایکی لەم جۆرە بکەن؟ ئەکسپریەنسێکی خۆشە یعنی ئەگەر فلیمان زۆر تماشا دەکرێت نەتفلیکس و شتیوە ئەکسپریەنسێکی نوێوە لە دەرێت تماشاکی لە جەوەکی خۆش لە پارکێکی خۆش لەگەڵ کەس و کاران شتێکی خۆشە یعنی شتێکی نوێیە